پێرێ ڕۆژنامەنووسێکی دەستگای ستاندار بە ناوی عەبدوڕەحمان خدر کە خەڵکی چوارقۆڕنەیە لە قەزای ڕانیە لە سنووری ئیدارەی سۆران دەستگیر کراوە. دیارە چیرۆکەکە بەم شێوەیە لەگەڵ دوو هاوڕێوی سوێتی لە ڕێگەی مەرزی حاجی ئۆمەرانەوە بچێتە کۆماری ئیسلامی ئێران، بەڵام لە مەرز ڕایانگرتووە تا ماوەیەکی درێژ تا بەیانی پێیان گوتووە کە تۆمەتبارە و دەستگیریان کردو لێوە گوازراوەتەوە بۆ ئاسایشی سۆران. تا ئێرە زانیاری لەبارەی ڕووداوەکە هەیە و ما باقیەکەی نازانرێ بۆچی دەستگیر کراوە. من قسەم لەگەڵ دەستگای ستاندەر کرد بۆی بزانین هۆکارەکە چییە. دیارە ئەوانیش نیان دەزانی کە هۆکاری دەستگیرکردنەکەی چییە. ڕوونکردنەوەیەکیان بڵاو کردێتەوە. بە هەمان شێوە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە قێڕاپەڕینیش داکۆکیان لەو ڕۆژنامەنووسە کردووە و ڕاگەندراوێکیان بڵاو کردێتەوە. جا من بۆ زانیاری زیاتر دەمێ قسە لەگەڵ مامۆستا مستەفا محەممەد سکرتێری سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان لە قێڕاپەڕین بکەم. مامۆستا ئێوە چیتان کردو بۆ کەیسی عەبدوڕەحمان؟ زانیاریەکان چین لەو بارەیەوە ئەوەی دەست ئێوە کەوتووە؟ دیارەکو لە پێشەکەی جەنابدا باست کرد ئێمەش درنگانی شەوی دوێن شێو کە زانیمانەکەم بەڕێزە دەستگیر کراوە. دیارە دەستگاکان پێشتری ڕوونکردنەوەی نەوە، بەڵام دواتر کە ئەمە ڕوونکردنەوەکەمان بینی قسەمان لەگەڵاکردن هەمان ئەو زانیاری بە جەنابتیان گوتو بە ئێمەشیان گوتووە. ئێمە لە دوای زانینی دەستگیرکردنی ئەو کەسە لە ئیدارەی سۆران دەستمان بە ڕێکارە یاسایەکانی خۆمان کردووە و لایەنە پەیوەندیدارەکانی ئیداری ڕاپەڕیمان ئاگادار کردوتەوە و بۆردی داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان لە ئەنجومەنی باڵا و جەنابی نەقیبی ڕۆژنامەنووسانمان ئاگادار کردەوە کە حاڵەتێکی لەم شێوازە هەیە و کەسێک بە ناوی کاک عەبدوڕەحمان کە لە دەستگای ساندار پێشتر پەیامنێریان بووە، ئێستا تەنها ئەندامی ئەو دەستگایەیە، بەڵام پەیامنێریان نەماوە، دیارە پەیامنێری پێشوویان بووە. ئیدی من دەستمان باو کردووەوە زانیاری تاوامان داوە بە لایەنە پەیوەندیدارەکان کە سوراخێکی زۆر باشی ومان بۆ بکەنەوە بە پەرۆشیەوە و باسمان کرد لەناو ڕوونکردنەوەکەی دوێنێ شەویشماندا ئاماژەمان پێکردەوە کە ئێستا ئێمە دەستمان بە ڕێکارەکان کردو بۆی کە زانیاری تاوا بەدەستبێنین ئاخۆ ئەم کەسە لەسەر چ گیراوە، ئایا گەر بابەتەکە بابەتێکی ڕۆژنامەوانیەت پێویستە لە ئێمە وەکو سندیکایان با بڵین لەقەکانی دیکەی سندیکا لە سنوورەکانی خۆیاندا ئاگادار بکرێنەوە کە ئەمە بەپێی یاسایی ژمارە 35 کە مادەی حەوت بڕگەی پێنجمان هەیە کە باز لەوە دەکات پێویستە پێش ئەوەی کە ڕۆژنامەنووسێک لە شوێنێک دەستگیر بکرێت یەکەم شوێن و جیهات کە ئاگادار بکرێتەوە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بێ و ئەگەر ئەمە جێبەجێکرابێ پێشتر ینی دیارە ماوەکەوە پەیوەندەکانمان کە لەگەڵ هاوڕێ و هاوپیشەکانی خۆمان کرد تا ئێستا هیچ شتێکی لە بابەتە نییە، بۆیە پێمان وایە کە ئەم کەسە تا ئێستا ڕوونکردنەوەی پێویست لەلایەن ئاسایشەوە نەدراوە، تەنها ڕوونکردنەوەیکی بەسیط کە باس کراوە ناوەکەشی تقریبان بەو شێوازە نیە کە هەواڵێک لە شوێنێکەوە بڵاو کراوەتەوە کە ئاسایش کەسێکی دەستگیر کردووە، بەڵام تۆمەتەکانی تا ئێستا ئەمە نازانین کە پێویستە دەستگای ئەمنیەکان بەڕاستی ڕوونکردنەوە بدەن لەسەرەوەی کە ئایا هۆکارەکەی بریتە لەوەی کە لەسەر کارێکی ڕۆژنامەنووسی گیراوە یان با بڵێن تۆمەتێکی دیکەی جیاوازی هەیە کە پێویستە ڕوونکردنەوە هەبێ. لە هەر بارێکدا بێت کە پێویستە وەکو ئەمە وەکو ئەگەر باسی ئەوە بکەین دەبێ یاسا ئەو کەسە دەبێت تۆمەتەکەی مادام وەکو جەنابەت ئاماژت پێکرد کە تۆمەتی ئاراستە کراوە و لەسەر بابەتیشی دیاریکراوە گیراوە، پێویستە ئێمەمانان و دەستگای تایبەتمەند کە با بڵین مافی مرۆڤ هەیە لە هەرێمی کوردستان پێویستە ئێمە ئاگادار بین کە ئەم کەسە لەسەر چ گیراوە. ئەگەر هاتوو لەسەر بابەتەکە بابەتێکی ڕۆژنامەنووسی بوو کە زۆر جار بەداخەوە لە هەرێمی کوردستاندا لەسەر ئەم بابەتانە بە مادەی تایبەت بە خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن کە یاساکە ژمارە سەشەوە لە ساڵ 2008 دەرچووە، ئێمە بەڕاستی پێمان وایە کە ئەگەر بابەتەکە بابەتێکی ڕۆژنامەنووسیە کە پێویستە بەپێی مادەی 4 لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە تایبەتە بە مافی ڕۆژنامەنووسان و یانی با بڵین یاساکە تایبەتە بە ڕۆژنامەنووسان مامەڵە بکرێت کە ڕۆژنامەنووس مافی خۆیەتی لە هەر شوێنێکە بابەتێکی دیاریکراو هەیە با بڵین پۆست بکات یان گرفت یان کێشەیەک کە بگەێنێت مافێکی ئاسایی خۆیەتی وە نابێت دەستگا ئەمنیەکان لەسەر ئەم بابەتانە لێکۆڵینەوە بکەن، بەڵام ئەگەر بابەتەکە بابەتێکی جیاوازتر بێت ئەمە ئەو کاتە دەکرێت مە بۆ لایەنە پەیوەندیدارەکانی لێ بگەڕین کە هۆکارەکە چیەوە سەدا لە وەک خۆمان ینی هەوڵەکانمان سڕ کردوێتەوە کە ڕوونکردنەوە داوای ڕوونکردنەوەمان کردووە بە نووسراوی ڕسمی دەستگا پەیوەندیدارەکان بە تایبەت ئاسایشمان ئاگادار کردوێتەوە کە ینی سۆراخێکی تەواوی ئەم بابەت
بابەتەمان بۆ بکەن بۆ حکومی کە یەکێکە لەو کەسانی کە ئەمە پێشتر کاک عەبدوڕەحمان یەکێک بۆ لەوانەی کە لە خولی سلامەتی پیشەی ئیدارە کاک عەبدوڕەحمان ئەندام نییە لە سندیکای ڕۆژنامەنووسان یان واتە باجی سندیکای نییە بەڵام دەستگاکەی دەستگایەکی مۆڵەت پێدراوی ڕسمیە لە هەرمی کوردستاندا پێویستە بەپێی ئەم ڕێکارە قانونیانی کە ئێمە وەکو سندیکا باوەڕمان پێ بم شێوازە مامەڵەی ئەڵڵا بکرێت. دەستخۆش ماوەستا مستەفا زۆر سوپاس بۆ زانیاریەکانت. هاوڕێ عەبدوڕەحمان مستەفا پێشتر پەیامنێری دەستگای ستاندارد بووە، ئێستا پەیامنێر نەماوە، پەیامنێری دەڤەری ڕاپەڕین بووە، تەنیا ئەندامی دەستگاکەیە با بڵێن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە قیڕاپەڕین هەوڵی تەواوی خۆی داوە بۆ ئەوەی زانیاری تەواو بەدەست بێنێ لەسەر دەستگیرکردنەکەی و هۆکاری دەستگیرکردنەکەی بە هەمان شێوە دەستگای ستانداریش لە هەوڵدان بۆ ئەوەی بزانن هۆکاری دەستگیرکردنەکەی چییە و دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستانیشان لە دەستگیرکردنی ئاگدار کردوتەوە و خۆش دەزانی ئەگەر ڕۆژنامەنووسێک دەستگیر بکرێت پێویستە بە پێی یاسای ڕۆژنامەوانی مامەڵەی لەگەڵ بکرێت ئەمە دەقی یاسایەوە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەڵام بەپی ئەوەی کە من زانیاری وەرگرتووە پێشوەختە ئەم کەسە ئاگدار نەکراوەتەوە یا با بڵێن لە ڕێگەی دادگا و ئاگاداری نامەی بۆ نەچووە بۆی بچێتە دادگا بەڵکو ویستێتی سەفەر کات لە دەواازەی حاجی ئۆمەران دەستگیریان کردو و گواستراوەتەوە بۆ ئاسایشی سۆران.